لە گوندێکی سنووری قەزای چوارتە زیاتر لە 1000 داری بەڕوو بڕدراونەتەوە کە تەمەنی زۆرینەیان سەرووی 50 ساڵ بووە. دارەکان لەسەر ڕووبەری زیاتر لە 3 دۆنەم زەوی و لە دارەسانێکی سروشتی مورکی گشتیدا بوون. ڕووداوەکە دانیشتوانی سنوورەکەی تووشی شۆک کردووە. ژنتەیەکە خوا دروستی کردووە بۆ ئەوەیە کە یعنی تۆ سەیرەکەی ئەو دارە ئەبرێتەوە لە بن ئەبرێ لە ناو ئەبرێ هەڵی پاچە بەکاری بێنە، بەڵام وەکو ئەوە لە بن بیبڕی کارێکی باش نییە. پۆلیسی دارستانی شارباژێڕن هاتوونەتە شوێنی ڕووداوەکە بە دوواداچوون بۆ بڕینی داربەڕۆکان دەکەن و سەرەداویان لەبارەی تۆمەتباری ئەنجامدەر و هۆکاری ڕووداوەکەیان بۆ ڕوونبووتەوە، بەڵام دەستگیریان نەکردووە. دوای گەڕانەوەوانە بینیمان کەسێکە ستاوە لەم سنوورە وە زیاد لە 1000 داری بڕیوە و سنوورێکی 2 دۆنم بۆ 3 دۆنم ئەرزی پا کردوتەوە و ئێمە ئەم کەسە بەڕاستی دوای گەڕان و دوای ئەوەی بە دوای ناو شتەکەیان دۆزیمانەتەوە ناویسیانیمان وەرگتووە کەسێکە دانیشتوی گوندی ئاڵەسیا خۆیەتی و ئەم ئەرزە بە مەبەستی کڕینی بازرگانی پێوە کردووە و فەرمانی بەڕێزدا دۆرمان بۆ وەرگتووە کە ڕوبەڕووی دادگایەکەینەوە کاری یاسایی لەگەڵ ئەنجامەدەین. لە ڕابردوودا چەندین حاڵەتی یاوشێوە لە ناوچە جیاوازەکاندا بوونی هەبووە کە مەبەستی بەکارهێنانی زەوی گشتی دار و درەختی دایان ساڵە یا و شکراون یا سوتێنراون و بڕدراون. ئەم پرسە چەند جارێک چالاکانی بواری ژینگە و پەرلەمانتارانی هێنایە دەنگ، بەڵام هیچ کەس بە تۆمەتی ئەنجامدانی ئەو کردانە دەستگیر نەکران. ڕزگار جەبار کێنێن سنووری ناحی سیتەک.